پەیوەندیەکێتی و پارتی پەیوەندێکی جێگیر نییە ئێستا لە ناو حکوومەت مشکلەمان هەیە، لە ناو دامەزراوەکانی تریش مشکلەمان هەیە، لە ئاستی ڕاگەیاندنەکانی جاروبار مشکلە هەیە، بەڵام هیوادارم ڕاگەیاندنەکان کۆمەکێکی ئەم گۆڕانکاریانە بدەن و پێویستە ئەگەر ناو حکوومەت ئێمە مشکلمان هەیە پارتیەکان لە تیمی ئێمەی حکوومەت گوێ ڕاگرن بزانە مشکلەکانمان چییە. ئێمە ئەستا لە هەرێمی کوردستان لە ناو عێراق لە دەوروبەری لەگە جیرانەکانمان هەمووی جێگیر نییە. لە ناو عێراق ڕاستە ناوی وەزارەتەکان تەواو بوو و پۆستەکان دەستنیشان کراون، بەڵام تا ئێستا پرۆژەی کە هەیە تەنها پرۆژەیە، هێشتا هیچی پیادە نەکراوە، هەموو ئەوانەی لە ناو پرۆژەکان هەن جێبەجێ نەکراون. لە ناو هەرێمی کوردستان وەکوتم شتێک خاوبوونەوە و هەڵبژاردننی و شەی بریقەدار و تازە هەیە، بەڵام هێشتا نەگەیشتە ئاستی کۆبوونەوە و خاوکردنەوەیکی یەکجارێکی بەیەک دەست لێ نادرێت. هەردوو لە پێویستە هەوڵی ئەوە بدەن کۆتایی بەم بارودۆخە بهێنرێت، بەڵام کە پارتی باسی ئەوە دەکا ئەکسەریەتمان هەیە و مەغرورێت شتێک مەغرورن ئەکسەریەت و هین دەبێت قرار بدە بڕیاری باشش بدە، پارتی دەبێت بڕیار بدە بڕیاری باشش بدە، نارێ ئەکسەریەتم هەیە ڕئیسی هەرێمی وانە ڕئیسی وزەرایی وانە